درباره وی مشارک و رنگودان کم مزن یا مجن کارودان کم مزن دنوا ترکیه دا درست کریه تایبش عالی حولاتی و اپسیونی و دبیشه نابک و اف پاکیجب که واری جیبه جکنی نجبر وی که روشا خلکی گله که خرابه لترکیه روشا آبوری چاد بجاره کدن باجان زیاد بکن سر حولاتیان مریوان جاوگ آبوری ناس استودین من ین انقره دید گلمه دا بیتن برای جاوگ وار باش تو خیراتی جو بو کردستان 24 دست بک نرین آور بگیرم لسر و پاکیجه اف پاکیجه به نرین آور بکه و واره جیبه جکنی یا نه سرتا سپاس بو ایوش ایوار باش بو ایوش طبعا او باكيجه بخوي حقيقة دوين يكل سياسة المداركاني اوبوزيسيون جهبت ولاي وزيري داري محمد امين شمشك باكيج جابك او بعض زياد نكري لسر هاولاتيان بلام حتى ديارني كزياد نكري بلام زياد شكويتن اللي بو همو كومبانيا اللي بو همو بوارشي ابوري تجاری زیاده کردن بلام تنها بو پیشنهاد که بعضی شخصی درامتی شخصی پدرن او زیاد نکردن او حتی است که پاکیج کشان بلاو نکرده و چیا بلام لو مانگی حوت او پاکیج دیاده بی او زیاده که لسر بعضی درامت لسر همو هاولاتی کو لسر کمپانیا کو لسر او برهم هنا كان كلا يعني كان دين ناو تركيا لسهمية زاد كرتن او هذا اندرا وبوي تكبر اسي است حاليا تركيا اوي كم كرتني هيلا داري خوي بو ديو بركاتو بو بازي كالخلق ودقي بركاتو وكو دولة او بعضی زو گرینگ بو خزینه دولت باشه برای جواب هولاتی ترکیه است که زور برای خرابه بله زور باشه هنجی دزانن کنها روش عبوری لترکیه گله کی خرابه حلاوسان انفلاسیون لترکیه روش بروجه زیاده به گلین ولاتیان هنه یعنی به وی پاکیجی اف پاکیجا کو بریار که وارجی بجکنی بچه پارلمانتوی و به پسند گیرن یعنی روش عبوری لترکیه چاره سر دبه يانجي خرابتر دبا طبعا او بسيارة زوانا بخو محمد امين شمشك وزيري داري بيشتر وتبوي ما بيشت كوتاي سر صلاة او هلاوسان كما كان فعلا بخو استكا لوسان لستا بنزابو تقريبا استكا حتى سر سطات سلودو دابزيوا حكمتش او پروژه هلاوسان دریا در بزنم حالات کواته باری باشتر به بوی بعض درامتی زیاد کردیه بلام بداخو بخوی او هلاوسان اگر داش بزیتن استکلو کاتی دلار زور برزه اوی بعضی زوره او هر بارش زور تاثیر و قرص لسر حالاتن دکه بتایبتی حالاتین وان چینی وکو چینی موظف یان کارمند نه بلام اوانی کارن اوانی اصناف پیاندرین اوانی وکو دکاندارن و کمپانی بزرگان اوانی زوز و باریان قرص بیستکه نمونه منظوره نمونه این وکو نمونه خزان خوش کمپانی چی بسیار چی ابو قپاتی کردی لبه بعضی درامتی زوره بعضی خرجی درامتیان هی بیزگلوی بعضی كريه اواني همو زياد كريه بعض كريه تصيب بتلس برجعوا يعني هر سمانگ زان كريه شي نديتوي بعض بله باشه برجعوا يعني باور که دور شفه بابت باجه دما هالبجارتن سويه که آدر یا سال رابوری بره و چون يعني چارده گلانه يعني سال رابوری بره و چون اتر هاتنا محمد شمشک خلق گله کی گشبین بو دلخوش بو دگوتن کو روشا عبوری لترکیه چاره سر ببه لپشتی هاتنا محمد شمشک وکه وزیر دارایی لترکیه اتر روش بروش روشا عبوری لترکیه خراب دبه گلو بوچی صدم چنه حقيقة أنا من بيشتريش ريبورتاج كذبوا بنوسراويش سن مقالة من نسيب لسلوي آبوري تركيا استا حاليا دولتي تركيا آبوري كي بو هناردي زوزور بو بترول يستا كخوي بخوي بترول
هەتا پێش 3 ساڵی تەنها 3000 بەرمیل پەترۆلی ئینتاز دەکرێت ئێستا گەیشتە 589,000 بەرمیل ئینتاز دەکاتن. تورکیا وەزعی ئابووری دەولەت وەکو دەولەت باشە بەڵام هاوڵاتی خراپە ئەو هەڵبژاردنەشە ئەو کە محەممەد ئەمین شمشێک باش هەڵبژاردن گوتیان باشە بێ حقیقەتەن محەممەد ئەمین شمشێک کاری باشی کردووە بەڵام ئەو بەڵێ ئەوزە ئێستا کە ئەگەر تەمەشای دۆلاری بکەین یعنی پێدەن کوڕ لێرە دۆلاری ئێستاکە لە نەوع ماوە 3 مانگە سابتە تقریبان یعنی پوانی بچوک هەڵەسی دابەزی بەڵام ئەو بازە دەولەت وەکو گوتم عەجزی مالی هەندێک شوێنی هەیە دەیەوێت پڕکاتەوە دەیەوێت لەسەر بەرچی لەسەر گیرفانی هاوڵاتیان ئەوەش تەمان ئەو خوتەیە زۆر خوتەچی هەڵەیە بەخۆی گەورەترین هەڵە ئەوەیە لە هەموو وڵاتەچی کە باری ئابووری خراپ هاوڵاتی کە باز زیاد دەکەن ئەو باز زیادکردن لە زۆر وڵاتان باز زیادکردن فەشەلی هێناوە تورکیاش دەیەوە بەو باز زیادکردنی باری ئابووری خەڵکی چاکاتن و دەولەت عەجزەکەی هەیە کە پڕکاتەوە بەداخەوە بەوەی پڕ ناکرێتەوە بەخۆی گەورەترین هەڵەی سیاسەتی ئابووری تورکیا ئەوەیە کە سوتەمەنی ئەگەر باز لەسەر سوتەمەنی کەم کاتەوە لەسەر هەموو شتێک کەم دەبێتەوە نرخی هەموو شتێک کەم دەبێت هەرزانی پێیە بێتەوە کە بەڕاستی حقیقەتەن ئەو جووتیارە کە یەک لۆری سەوزەمەی وهەیە بنین تا ئەنقەرەی پێشتر هەتا پێش ساڵەکیش بە 1300 ئێستاکە عینن هەمان ئەوە بە 25 پێ نایەتن زۆر باش ئەوە سوتەمەنی زۆگرام بەڕاستی لە سێم وڵاتە لەبەی زیادی تمام ئەگەر کورتی بەرسوان بدەیت خەلک و ئۆپۆزسیۆن دەبێژیتن ئەوانەها حکوومەت دکەتن کۆمکردنا پارەیانە لەسەر پشتا هاوڵاتیان لێ ئاک پارتی دەبێژە ئەمێ دادپەروەری دە سیستەما باجێدا دروست بکەین ینی بە جیبجیکردن یان بژن پەسەندکردنا vê پاکێجێ ئابوورییا تورکیای بەرەف داڕوخان و نەمانێ دچیتن بەخۆی ئەوە وەکو دەڵێن ئەوە پلانی بیە ئەو زیادبوونەی بازەکەی بەخۆی تورکیا ویستی ئێستا کە وەزیری مالیە دەیەوێتن زەختەی زۆر بکاتن لەسەرەوەی کە دۆلار و پارەی بیانی دۆلار و یورۆ بێنتەخوا بەڵام پێی نەکرا چیە کەسە بێ پلان هاتە سەر بێ پلانی کە دەیەوە باجی زیادکە ئەوە هەڵەیە بە حد ذاتی خۆیەوە هەڵەیەکی زۆر گەورەی لە ئابووری هەر وڵاتێکی کە باجی لە کاتی گیرانی باج زیادکرد دەبێت لە باتی باج ئەتوانێتن لە هەندێک شت بازی کەم کاتەوە کە تەسیری هەیە کە کاریگەریە زۆر لەسەر پیاسەی یعنی وەکو دەڵێن بازاری ناوەی تورکیا کە کاریگەری هەبێ ئەوی باز لەسەوی کەم کاتەوە باز کە ضروریات نییە ئەتوانین زیادکاتن بەڵێ بەڕێز مەریوان جاوک ئابووریناز جستو دێرمەلان قەرێت گەلمەوەی گەلێکی سوپاس بۆ شڕوڤێن و هەر بژیت